کە گەرما دادێتن پێویستی زیاتر دەبی زیاتر ئینتاز دەکەین زیاتر دەفرۆشێ. یەکەم ڕۆژی هاوینە و کارگەکانی بەفر دەستیان بەکار کردەوە و هاوڵاتیانیش لە تاو گەرما پەنا دێنن بۆ کڕینی بەفر. با کاک ئاج ئەگەر بفەرموو تێرە خاوەنی ئەم کارگەیەی چۆنە دەستان بەکار کردو خۆتان ئامادە کردو بۆم هاوینە؟ بەتاکید پێشەچی بەخێر بن سەر چاوان بە ناوی خوای گەورە و میهرەبان. هەموو ساڵێک لەو کاتانە کارگەکانی بەفر ئیش دەکەن، بەڵام ئێستاکە ئەو ساڵەکە کەمترە، ساڵ بە ساڵ کەمتر دەبێت لەبەرەوەی کارەبای وەکو برەی نیشتیمانی باشتر بووە و خەڵک کەمتر پێویستی پێیە. ماحەدا قەسابخانەکان نەبی، ئەوانەی کە قەسابن لە بازاری گۆشت دەفرۆشن، ئەو کەسانی کە پێویستیان مەسەلەن بە بەفری زۆرە تەلازەکان مەسەلەن تەحەمولی ئەشیایەکەیان ناکاتن، ئەوانە ئێستا بەفری دەبن. بەس ساڵ بە ساڵ کەم دەبتەوە، بەس ویشەکە کۆتایی پێ نەهاتیە، هەر پێویستی هەر پێیە. لەبارەی خواردنەوەی ئەو بەفرانیانی بە ئاوی پاک دروستی دەکەن؟ بەتاکید هەموو کارگەکان ئاویان پاکە، بەس وەکو گرێ ئەمە چەند ساڵەکە ئاگادار کراینەوە مەسەلەن بەس لە بۆ ساردکردنەوە دی، بەڵام باوەڕکە بشخۆنەوە زۆر تەبیعیە، یعنی ئابیلەکانی هەولێرێ ئاوی هەولێرێ بە عام خاوێنە و کارگەکانیش ئاویان هەموو خاوێنە، یعنی هیچ ئاوەشکە پێ ناکرێت ماعەدە ئاوی بیری نەبێ، هەمووش بیری هەیە الحەمدولله، یعنی باشە. ئەی لەبارەی دروستکردن ڕۆژانە چەند قالب دروست دەکەن؟ دا ئێستا دیار نییە چەند قالبی دروست دەکەن، برێ چەند قالبی دەفرۆشی کەمترە زۆر، مەسەلەن ئێستا گەرمایە یعنی کەم بوویتەوە نسبەتە زۆر لە بۆ 100 قالب و 150 قالب یعنی زۆر کەمە، بەس ئەمە هەر دەبێت الحەمدولله یعنی زۆر باش. بەراورد بە ساڵی پار کەمترە؟ زۆر فەرقی هەیە. نەوەتی کارەبا ئەو ساڵ پول بووە، یعنی بوویتە کارەبای نیشتیمانی هەموو گەڕەکەکان زۆر کەمی کردیە. مامەجان ماوەی چەند ڕۆژە دەستان بەکار کردووە؟ وڵای ما تقریبا 3 مانگ دەبیتن ئیش دەکەین، 3 مانگ دەبی ئیش دەکەین. ئەمڕۆ یەکەم ڕۆژی هاوینە، خۆتان ئامادە نەکردووە؟ هەر ئامادەکاریمان کردی و هەر بەفرمان بەبەردەوام عازرا، ئەوجا دەبینی لە کاتی کە گەرما دادێتن پێویستی زیاتر دەبی زیاتر ئینتاز دەکەین زیاتر دەفرۆشێ. ئەوم بەفرانە بۆ کوێ دەڕوا؟ بەس بۆ ناو هەولێرە؟ هەولێر دەڕوا، لە بۆ گوێر دەڕوا، لە بۆ مەخمور دەڕوا، ئەوەی هەر برێت سنووری هەولێر نەکرێت لە بۆ مووسلو و بەغداولەوە چە سارە دەڕۆی، بەس ئێستا لەوانە ناڕوە، ئێستا هەر لە بۆ سنووری هەولێرە بە بەردەوامیەوە لەو سنووری هەولێر دەڕوا. لەبارەی ئەو ئاوەی کە دەیکەنە بەفر ئاوی شیاوە بۆ خواردنەوە؟ ئاوەکە شیاو لە بۆ خواردنەوە ئاوی ژێر زەویە و پاکە و کێشەی نییە، ئاوەکەی عیبی نییە. ڕۆژانە چەند قالب دروست دەکەن؟ وڵا دەبینی ئەمە ئێستا عەوزەیمە 1000 قالبی تێدایە، ئەوجا حەسەب سەرفیاتە، ڕۆژێ 300 قالب دەڕوا، ڕۆژێ 500 دەڕوا، ڕۆژێ 600 دەڕوا، ڕۆژ یەکەمتر دەڕوا، جمعان هەناڕوە ئەوایە، یعنی ئەوە نییە بە بەردەوامی هەمووی بڕوە. ماوەی چەند ساڵە کاری کارگەر؟ 20 ساڵە کاری بەفر دەکەم، ئەوە 20 ساڵە ئیشی معمەل بەفر دەکەم.